سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ هاوڕێی هاوکارم تالب ئەبینە میوانی ماڵەکانی ئەوەی خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەنامەکەی خۆتان واتە بەنامەیەمە بینەران. بینەرانی خۆشەویست لەلایەن منیشەوە گەرم و گەشترین سڵاوەکانتان لێبێ و زۆر خۆشحاڵم کە هەفتێکی تر و بە بەرنامەی ئێمە و بینەرانێکی تر دەبینەوە میوانی ماڵەکانتان. بەنامەم ڕۆکەشمان چەند بابەت و چەند نامەی ئێوەی خۆشەویستی لە خۆگرێکە بۆتان نردوین و بەرنامەکەی زیاتر ڕازاندوێتەوە. فەرمونون لەگەڵماندا بن بۆ دەستپێکی بەرنامەکە. عزیز بەرنامەی ئەم هەفتەیەمان بەداخەوە بە هەواڵی گیانبەختکردنی لە ناکاوی هاوڕێ جوانەمەرگمان پەرستوو حەسەنزادە ناسراو بە شیلان کە بەهۆی نەخۆشیەوە ماڵاوی لە ژیان کرد دەسوێ دەکەین. هاوڕێ شیلان لە 3 خەرمانانی ساڵی 1375 لە ئاوایی تا سەر بە شاری کامێران لەدایک بوو. خوێندنی سەرەتایی و ناوەندی لە کرماشان تەواو کرد. ڕۆژی 4 گوڵانی ساڵی 1402 دوای تەواوکردنی سەرکۆتوانەی دۆرەی فێرگەی کۆمەڵا بە فەرمی با ڕیزەکانی پێشمەرگی کۆمەڵەوە پەیوەست بوو. لەم بارەیەوە دەبیرخانەی کۆمەڵا ڕاگەیاندنێکی بڵاو کردوێتەوە لە بەشێکی داهاتووە. هاوڕێ شیلان نمونەیەکی درەوشاوە بوو لەو لاوە خاوەن باوەڕ و ڕاستگۆ و بە دەروەستانەی کە بەو پەڕی فیداکاری و لە خۆبردوویەوە لە پێناو ڕێباز و ئامانجی ڕزگاری خوازانە و یەکسانی خوازانەی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێراندا تێکۆشا. ڕووخۆشی و هەز بە بەرپرسیارەتی و باوەڕی پتە و وڕێی شۆڕەشگێرانی هاوڕێ شیلان لە زمرەی ئەو تایبەتمەندیانە بوو کە جێگەیەکی تایبەتی لە ناو دڵی هاوڕێیانیدا کردبووەوە. مەرگی لە ناکاوی هاوڕێ شیلان خەسارێکی گەورە بوو بۆ بنەماڵە و هاوڕێیانی و سەرجەم ئەو کەسانێکە لە نزیکەوە دەیان ناسی و خۆشیان دەویست. ئێمە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە جارێکی تر بە بۆنەی خەمی لە دەستانی ئەو هاوڕێ ئازیزەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی هەموو هاوڕێیان و ئەندامانی بنەماڵە و هاوڕێ هاوژینی هاوڕێ سەهەند و هابیفەر و هەروەها کیژە بشکۆلە و جگەرگۆشەکەی سەدنا دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەی لە دەستانی ئەو هاوڕێ ئازیزەمان دەزانین. یاد و بیرەوەریەکانی هاوڕێ شیلان بۆ هەمیشە لە دڵماندا زیندوو دەمێنێتەوە و ئەو ڕێگە و ڕێبازەی کە بەو پەڕی باوەڕ و ڕاستگۆییەوە لە پێناویدا تێکۆشا بە هەوڵ و هاوخەباتی هاوڕێیانی بەردەوام دەبێت. ڕۆژی دواتر تەرمی هاوڕێ شیلان بە بەشداری بنەماڵە و هاوڕێیان و هاوسەنگەران و هەروەها دۆستان و لایەنگرانی کۆمەڵا لە گۆڕستانی ئاوایی زرگوێزی گەورە بە خاک سپێردرا. لێرە سەرنجان بۆ قسەوباسی هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا کە لەسەر مەزاری هاوڕێ شیلان پێشکەشی کرد ڕادەکێشین. میوانانی خۆشەویست، هاوڕێیانی پێشمەرگە بەخێر بێن بۆ مراسمی ئەسپەردەکردنی هاوڕێ پەرستووی حەسەنزادە کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵا بە شیلان دەناسرا.
زۆر دژوار و ناخۆشە لە ڕۆژێکی ئاوا کە هاوسەنگەرێکت هاوڕێیەکت ئەسپەردەی خاکەکەی بێت کە خۆت باری خەمێکی قورس لەسەر شانتە دڵنەوایی باقی هاوڕێیان و ئازیزان و بنەماڵەی ئەو گیان بەکردووە بدەیتەوە لەلایەن هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و ئەندامانی حیزبی کۆمونیستی ئێران لە کاک حشمەت و دادەنەسرین و هاوژینی خۆشەویستی هاوڕێ سەهەند و لە هەموو ئازیزان و هاوڕێیانی هاوڕێ شیلان لە هەر کوێ گەژین لە سەدناخانەم کیژۆڵەکەی و لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە سەرخۆشیەکەین هاوبەشی خەمی هەموو لایەکین هیوادارم لە ئاست ئەم خەمە قورسە هەمومان سەبور بین هاوڕێ شیلان هەر لە سەرەتای بەهاری ساڵی 1402 کە بڕیاریدا بێتە ناو ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و شێوازێکی تر لە ژیانی بۆ خۆی هەڵبژارد هەرزوو بوو بە هاوڕێیەکی سەمیمی جێگەی متمانەی ڕفیقەکان و لە ئەو ئەرک و کارە تەشکیلاتیانە کە پێی ئەسپێردرا سەمیمانە بەشداری دەکرد و هەرزوو بوو بە جێگەی متمانەی هاوڕێیانی تەشکیلات و بەتایبەت هەموو هاوڕێیانی پێشمەرگە بەداخەوە دوێکە کە خۆمان ئامادە کردبوو لە سوورداش بۆ کۆبوونەوەیەکی تەشکیلاتی هاوڕێ شیلان کە بەوتەی هاوڕێیانی نیشتەجێ لە سوورداش تا درنگانێکی شەو سەرحاڵ بوو لەگەڵ باقی هاوڕێیانی ترە خەریکی ژیانی ئاسایی و گاڵتە بوو بەیانی کە هەڵدەسێ و خۆی ئامادە بکات بێت بۆ ناو جەلسە تەشکیلاتیەکە تووشی ناڕەحەتی و نەخۆشی دەبێت کە هەر لەو سەردەما بەعەجەلە ئیعزاممان کرد بۆ بیمارستانی دووکان بەڵام بەداخەوە نەگەیشتە بیمارستانی دووکان گیانی ئازیزی بەخت کرد و ئەو نەخۆشیە کتوپڕە کە بە وتەی پزیشکان هۆکارەکەشی لەختەیەکی خوێن بوو لە بەدنیا و بۆ باعیسی ئەوەی کە ئیستی قەلبی بدات ئەم هاوڕێ ئازیزەی بۆ هەمیشە لە ئێمە سندەوە جێگەی خۆیەتی هەل لێرەوە سەرخۆشی بکەینەوە جارێکی تر لە دایک و باوکی هاوڕێ شیلان و بە نوێنەرایەتی لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە بڵین کاکە حشمەت و دادەنەسرینی ئازیز ئەگەر قبوڵی بکەن لەمە بەدووە هەمومان ئەبینە جگەر گۆشەی ئێوە ئەگەر قبوڵی بکەن لێمان لەمە بەدووە هەمومان ئەبینە ڕۆڵەی ئازیزی ئێوە و ئێوە دەبنە دایک و باوکی خۆشەویستی ئێمەش هاوڕێ شیلان تەنیا لە ئێوە نەڕۆشت بەڵکو لە ئێمە و لە ڕیزەکانی کۆمەڵە بۆ ڕیزەکانی حیزبی کۆمونیستی ئێران خەسارێکی ئێجگار گەورە بوو ئێمە پێکەوە بەڵێنماندا بوو کە ئەم ڕێگە دژوار و ئەستەم و سەختە پێکەوە بەسەرنجام بگەێنین بەڵێنماندا بوو کە تاگەیشتن بە ئامانجەکانمان تاگەیشتن بە ئارەزوەکانمان درێژە بە خەباتمان بدەین بەڵام بەداخەوە ئەم نەخۆشیە نەیهێشت و ئەو کەلێنەی خستە ناو ڕیزەکانی ئێمە و هاوڕێ شیلان و زۆر یەک لە هاوڕێ شیلانەکانی تری لە کوورەی خەبات جێهێشت بە سدنای خۆشەویست جگەر گۆشەکەی بڵێن سدنای خوێنگەرم تۆ هەر لە ئێستاوە نوری چاوی دانە بەدانەی پێشمەرگەکانی کۆمەڵەی ئازیزی دڵی هەمومانی لە هەر کوێیەک بژیت لە هەر کوێیەک ژیان ببەیتە سەر
بۆ ئێمە ئازیز و خۆشەویستی و لەمە بەدووە جگەرگۆشەی ئێمەشی. بە کاکە سەهەندی دڵبریندار بڵین کاکە سەهەندیان تەنیا ئارەزووەکەین سەبور بیت. تەنیا ئارەزوومان ئەوەیە لە ئاس ئەم خەمە قورسە کە بە دەموچاوی دانە بەدانەی هاوڕێیانی هاوڕە شیلانەوە دیارە تۆش سەبور بیت و درێژە پێدەری ڕێگای هاوڕە شیلان بیت و ئێمەش بەڵێ نەدەین کە بە درێژە پێدانی ڕێگای هاوڕە شیلان یادی هەتایە لە لای خۆمان زیندوو ڕابگرین. هەل لێرەشەوە سپاسی هەموو هاوڕێیانی سوورداش، هەموو کادری دەرمانی نەخۆشخانەی دووکان کە زۆر هەوڵیاندا کە هاوڕێ شیلان ڕیزەکانی ئێمە بەجێنێڵێ و گیانی بەخت نەکات. سپاسی یەکە بە یەکەی خەڵکی خۆشەویستی ئاوایی زڕگوێز دەکەین کە هەمیشە لە خەم و ناخۆشیەکان لەگەڵ ئێمە بوون و هاوخەممان بوون، پشتیوانمان بوون و تێکەڵاومان بوون. سپاسی تەکە بە تەکەی ئێوەش هاوڕێیانەکەین کە لە دوێکەوە باری ئەم خەمە قورسەتان لەسەر شانگرت و ناڕەحەتون بە پەرۆش بوون. هیوادارم هەر هەمولایەکمان سەبور بین و ڕێگەی هاوڕێ شیلان درێژە پێ بدەین و تەنیا ڕێگایەکە بۆ زیندوو هێشتنەوەی یادی هاوڕێ شیلان و باقی هاوڕێیانی گیانبەخکردووی ناوڕیزەکانمان ئەوەیە بە سداقەت و بەو سەمیمیەتە کە هاوڕێ شیلان هەبووی درێژە بە خەباتمان بدەین. دووبارە سپاسی هەموو لایەگەکەین، ماندوو نەبن و بەخێر بن. داخی گرانم بۆ جوانە مەرگی دژنە پێشمەرگە شیلانی عزیز، بێبەزەیانە و گوڵەی هەڵوەراند وەرزەکەی پاییز، کزەی هەناسەی بەتەز و سارد و شەختەکەی خەزان، تەمێ خەمێکی قوڵی خستە ناو ناخی هەموو هاوڕێیان. سەدنای خۆشەویست کیژۆڵەی جوان و ڕوحسوک و شیرین، پاییز بێڕەحم لێ ئەستاندی باوەشی گەرمی دایەی نازەنین. ئەوەی بیستان سۆزێک بوو بۆ شیلانی جوانەمەرگ کە لەلایەن کاک محەممەد قادری بوو کە پێشکەشتان کرا. تالب ئەڕۆینە لای هەنامەی کاک عەلی کە بۆمانی نردووە. لە نامەیەکدا دەڵێ لە بنەڕەتدا حکوومەتی ئاینی ئێران حکوومەتێکی چینێکی تایبەتە لە کۆمەڵگا کە لەسەر بنەمای بیرکردنەوە و تێگەیشتنی ژمارەکی کەم ئایدۆلۆژیاکی تایبەت بەسەر کۆمەڵگادا سەپێنراوە. ئایدۆلۆژیای ئاینی بەڵام لەبەر ئەوەی بۆ چۆنیەتی پاراستنی دەسەڵات تێگەیشتن و لێکدانەوەی جیاواز لەم ئایدۆلۆژیایە هەیە، تەنانەت توانایی وەڵامدانەوەی بەرژەوەندیەکانی خۆشیان نییە. کەوابوو سروشتیەکە لە جێبەجێکردنی دەسەڵات بەسەر کۆمەڵگادا لەلایەن دەسەڵاتدارانەوە پەرتەوازەئی و بەرکەوتن و ناهەماهەنگی دەربکەوێت. ئەو شەڕەکە ئەمڕۆ لە بازنەی دەسەڵات دەیبینین بە تایبەتی لە کاتی دابەشکردنی بەش لە دەسەڵات و سامان دێتە گۆڕێ ئەم ڕاستیمان بۆ دەردەخات. بەڵام پەرتەوازەئی و ناکۆکی و شەڕی دەسەڵات ئەم جارە تەنها لە دابەشکردنی دەسەڵات و سامان سەرچاوە ناگرێت، بەڵکو و ناکۆکی ئەم جارەیان لە ئەنجامی ترس و تۆقینێکەکە خۆیان هۆکاری دروستبوونیەن. دۆخی ئێستا بوون و بەردەوامی تاڵانکاریەکەیەتی کە خستوویەتە بەر مەترسیەکی جدیەوە. کێشەکەیان زۆرتر ئەوەیەکە چۆن و بەکام ڕێگا خۆیان لەم مەترسیە دەرباس بکەن.
کاگەلی لە درێژەی نووسراوەکەیدا دەڵێت کە دەسەڵاتی ئیسلامی هەمیشە بەردەوامبوونی خۆی لە دروستکردنی قەیران دۆزیوەتەوە چ لە مەیدانی ناوخۆی و چ لە مەیدانی جیهانیشدا. بەڵام وا دیارە ئەم جارە ڕێژەی قەیرانی سازیەکان زیادە لە پێویست زیادی کردووە و ئەمەش خۆی بۆتە هۆی هەڕەشە بۆ سەربوونیان و خۆشیان گوایە هەستیان پێ کردووە و تێگەیشتون. بۆیە هەر باڵەکەی تر بە تاوانباری دروستکردنی دۆخی ئێستا دەزانێت و ڕێگەی دەرچوون لە لابرنی تاوانبار دەبینەوە. هەروەیە بە دوای شکستی سیاسەتە استراتیژیەکانی حکوومەتی ئیسلامی و قوڵبوونەوەی قەیرانی مەشروعیەتی سیاسی و ئەو قەیرانە هەمەلایەنانەی کە حکوومەتی ئیسلامیان خستووەتە چنگی خۆیانەوە، ناکۆکی و ململانەی نێوان کەسایەتیە دیارەکانی باڵەکانی نێوڕژیم ئیسلامی لافتەکانی ڕابردوودا هەر بەمە بەستی خۆ بێبەریکردن لە سیاسەتە سەرەکیەکان پەرەی سندووە و هێرش و ئاشکراکاری بێوێنەیان لە دژی یەکتر دەست پێ کرد. بەڵام ئەوەی ڕوونا ئەوەی پێی دەڵێن نیزام کە لەسەر بنەمای بیرکردنەوەیکی تایبەت و سیاسەتی جیاکاری فەرمی دامەزراوە و نیزامێکی تۆتالیتێرا لەگەڵ بەرژەوەندیە گشتیەکانی کۆمەلگا لە ناکۆکیدایە. ئەم نیزامە نیزامی شەڕ نیعمەتەیە. ئەم نیزامە وڵات بەرەو شەڕ و نائەمنی کۆمەڵایەتی و ئابووری دەبات. حکوومەتی ئیسلامی حکوومەتێکی سەردەمی بەردینە کە تیادا مرۆڤ هیچ بەهایکی نییە. ئەوەی لەلای ئەوان بە نرخە تەنها باوەڕە کۆنەکانیانە. بەبوونی دەسەڵاتێکی وەها کار و چالاکیە کۆمەڵایەتی و سیاسی و تەنانەت ئابووریەکان مەحاڵە بۆ ئەوەی کۆمەلگا لەسەر بنەمای ئاسایی گۆڕانکاریەکانی بەرەو پێش بڕوات لە بردننی حکوومەتێکی وەها و ڕێگریکردن لە دروستبوونەوەی دەسەڵاتی لەم جۆرە لە پێداویستیە حاشا هەڵنەگرەکانە و لە بنەماکانی بەردەوامی ژیانیشە و ئەمە تەواوی سادە ئەندێشیە کە ئێمە حکوومەتێکی وەها لە ڕێزی دەسەڵاتەکانی تری جیهانی دابنین و تەنها بە سەرمایەدار ناوبردنی دامینی خۆمان لە دۆزینەوەی چارەسەری تایبەت ڕزگار بکەین و جیاوازی لە نێوان دەسەڵاتێکی وەها و بۆ نمونە وڵاتانی ئەوروپایی دانەنین. یەکەم هەنگاو و تەنها لابردنی ئەم دەسەڵاتە و ڕێگریکردن لە بەرهەمهێنانەوەی دووبارەیەتی هەموو هێز و بیرکردنەوە و جوڵەکانمان دەبێت لە پلەی یەکەمدا ڕوو لە دەسەڵات بکەین تا ڕووخانی یاسان بکەین و دۆخەکە بۆ خەباتی تەندروستی فکری لە کۆمەلگا ئامادە بکەین. من ڕۆڵەی کوردم پەروەردەی جەرگەی شۆڕشی چینی چەوزاوە من ڕۆڵەی کوردم پەروەردەی جەرگەی شۆڕشی چینی چەوزاوە دژ بە سەرمایەم تەنیا پاڵپشتیم مەڵگرگانەدا گرزاوە دژ بە سەرمایەم تەنیا پاڵپشتیم مەڵگرگانەدا گرزاوە دێم و دێم و دەم دێم و دێم و دەم دێم هەتا ئاسۆم یەریارە دێم و دێم چونکە بانگەوازی من هاواری کوردی هەژارە چاوان وەک لە هەواڵەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەشدا هاتە بۆ حکمی ئەعدامی شەریفە محەممەدی پاش ناڕازایەتی بەرین لە ناو دەرەوەی وڵات ئێستا هەڵوەشاوەتەوە. شەریفە محەممەدی چالاکی بزوتنەوەی کرێکاری و لە ئەندامانی پێشووی کۆمیتەی هاواهەنگی بۆ یارمەتیدان بە پێکێنانی ڕێکخراوە کرێکاریەکان ڕێکەوتی چواردەی سەرماوەزی ساڵی 1402 هەتاوی لەلایەن مەئمورانی ئیدارەی تڵاتەوە دەست بەسەر کرا و دواتر ڕەوانەی زیندانی لاکانی ڕەشتیان کرد. ناوبراو ماوەیەکیش بۆ زیندانی سنە ناردرا. شەریفە محەممەدی لە مانگی پوشپەڕی ساڵی 1403دا لەلایەن لقیەکی دادگای انقلابی ڕەشت و لەلایەن ئاخۆندێکی داردەستی ئەشکەنجەگەرانی وەزارەتی اطلاعات بە ناوی دەرویش گۆفتار بە تۆمەتی بەغی بە ئێدام مەحکوم کرا. دیوانی باڵای ڕژیم بەهۆی کەموکوڕی و کێشەی پەروەندەکەوە ئەم حکمەی هەڵوەشاندەوە و ئەم پەروەندەیەی بە کوڕی قازی هەوڵ سپارد کە ئەویش هاوشێوەی باوکی ئاخۆندێکی گوێڕایەڵی ناوەندەمنیەکان بوو. قازی
هیچ بایەخێکی بە کەموکوڕی پەروەندەکە نەدا و دووبارە بۆ شەریفە محەممەدیە حکمی ئیعدامی دەرکردەوە. ئەمجارە نۆرەی لقی 29 دیوانی باڵا بوو کە لە کێشە و نەقسی ئەساسی ئەم پەروەندەیە چاوپۆشی بکات و حکمی ئیعدامی شەریفە محەممەدی دووبارە پەسەند بکاتەوە. بڵێ دووبارە دووپاتبوونەوەی چەند جارێ حکمی ئیعدام ئەگەر نیشانەی ئەوە بوو کە ناوەندە ئەمنیەکان بڕیاری کوشتنی شەریفەیاندا بوو، بەڵام ناڕزایەتی بنەماڵە، پارێزەران، خانەنشینان، مامۆستایان، ڕێکخرا و چالاکانی بزوستنەوەی کرێکاری و بزوستنەوەی ژنان، ئەحزاب و سازمانە و ناوەندە پێشکەوتنخوازەکان لە ناوە و دەروێ وڵات بەرینتر لە ڕابردوو درێژێ بوو و ڕەهەندەکانی ئەم پەروەندەیە لە بەرژەوەندی ئەشکەنجەگەرانی ئیتڵاعات و دادگای انقلابی ڕەشت بەرسەر کردەوە. حکمی ئیعدامی شەریفە لەگەڵ حکمی ئیعدامی وریشە مۆرادی و پاخشان عەزیزی ڕەهەندی سەرتاسەری و جیهانی بەخۆوە گرت و ناچار بە دەخاڵەتی سەرۆکی دەستگای قەزایی موحسن ئێژەیی حکمی ئیعدامی شەریفە محەممەدی هەڵوەشایەوە و کرا بە 30 ساڵ زیندان. ئێستا شەریفە هەروە لە زیندانە و بێگومان خەبات بۆ ئازادکردنی ناوبرا و هەموو چالاکانی بزوستنەوەی کرێکاری و بەندکراوەنی سیاسی درێژێ دەبێت. هەڵوەشانەوەی حکمی ئیعدامی شەریفە محەممەدی سەرکەوتنێکی گەورەیە بۆ بزوستنەوەیکی ڕوو لە گەشە و بێوێنە لە مێژووی ئێراندا، واتە بزوستنەوەی هەڵوەشانەوەی سزای ئیعدام. ئێمە هەر لە ڕێگایەم بەرنامەیەوە هەڵوەشانەوەی حکمی شەریفە لە بنەماڵەکەی بەتایبەت لە هاوسەر و منداڵەکانی و لە هەموو ئەوانەی لەم ڕێگەیەدا هەنگاویان هەڵگرت پیرۆزبای دەکەین. هەڵوەشانەوەی حکمی شەریفە محەممەدیەوەمان پێ دەڵێ کە لەبەر هەڵوەشانەوەی یەکجاری سزای ئیعدامیش دەتوانین گیانی زۆرێک لە ئازیزان نەجات بدەین. بەڵێ بچینە لای نامەیەکی کاک سوڵتانمان هەیە لە نووسراوێکی کووردا نووسوێتی کە 4 کەس ناوێرن لە جێگای کۆبنەوە بۆ کارێکی خێر کە ئەحزاب مخالف و کەسایەتیەکان لە چەندین لاوە تەجزیە و تەحلیلیەکەن و سێڵاوی ئیتتیهامیان بەسەردا دەبارێن. یەک دەڵێ بودجەی ئەو کۆبوونەوە کێداوێتی، یەک دەڵێ ئەوانە نوێنەری خەڵک نین، حەقی کۆبوونەوەیان لەسەر داهاتوویە و خەڵکە نییە. یەک دەڵێ ئەو کۆبوونەوە سەری بە جێگایەکی خراپەوە گرێدراوە وەیلە ئاخر. کاتێک ئەمانە بینم بیری ئەو پەندە دەکەومەوە کە ئەگەر کارێک خۆمی تێدا نەبم لە وێرانکردنی دەست ناپارێزم. ئەوە 47 ساڵە کۆماری ئیسلامی لەسەر کارە، هەزاران نەفەری لێ ئیعدام کردوین و ماشێنی ئیعدامی ئەو حکوومەتە دیکتاتۆرە ڕۆژ لەگەڵ ڕۆژ دژی ئەو خەڵکە بێدیفاعە چالاکتر دەبێتەوە و بەردەوامە. لە ماوەی 47 ساڵەدا ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵک بۆ ڕزگاربوونیان لە دەست حاکمیەتی نگریزی کۆماری ئیسلامی بێ بەزەیانە سەرکوت کراوە. چالاکانی ئەو ڕاپەڕینانە یا پەرەوازە بوون یان بە شێوەیەکی وەحشیانە لە ناو بردراون. بۆ خۆمان هەزاران نەفەرین کە نزیک بە نیم سەدەیە کە ئاوارەی هەندەرانین و لە خەڵکەکەمان دابڕای. کاک سوڵتان هەروەها نووسیویەتی ئەوە لە کاتێکدایە کە دۆست و دوژمن دەزانن کە یەکێک لە هۆیەکانی لەسەر کارمانەوەی ئەم حکوومەتە پرش و بڵاوبوونی ئۆپۆزیسیۆنە یان نەبوونی ئۆپۆزیسیۆنێکی یەکگرت و کارامە کە بتوانێت کۆبەڵانی خەڵک لە نێو خۆی وڵات لە دەرەوەی پلاتفۆرمێک کۆکاتەوە و لە دەرەوەی وڵاتیش دەنگی ئەوان بەگوێ جیهان بگەێنێ. ئێستا پرسیارم لە ئەو هاوڕێیانە لە مخالفی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بە بیرروبۆشوونی جیاوازەوەن ئەوەیە باشە ئێوە کە مخالفی هەموو دانیشتن و ڕێکەوتن و لە یەک نزیک بوونەوەی ئەو هێزانن پێم ناڵن ڕێگە چارە چی و چۆن ئاڵوگۆڕ لە وەزع پێک دێنن و ئاسۆی دووارۆژ چۆن دەبین و چۆن ئاڵوگۆڕ پێک دێنن. ئایا ڕێگایکی دیکە هەیە کە ئێوە دەیزان و خەڵکی دیکە ئاگاداری نییە؟ ئەوە من بە نوێنەرانی هەموو لایەنەکان دەڵێم خێرتان دەگاتێ بێجگە لە ڕەخنە و شێواندنی وەزعەکە ئەگەر ئەو مشکڵەمان بۆ حەلکەن تەنها ئەو نۆعە بەرهەڵسانە هیچی لێ ناکەوێتەوە. بەڵێ لە درێژەدا کاکسوڵتان دەڵێت کە مێژوو نیشانی داوەکە یەکێتی ڕەمزی سەرکەوتنی خەباتە. یەکێتی ئەو هێزوو لایەنانە کە باوەڕیان بە ئازادی و بەرابەری و عەداڵەتی کۆمەڵایەتی هەیە. هەر ئەوەندە ئەم هێزانە ئەگەر ڕێگای استراتیژی جیاوازیان هەبێت لە دەوری یەک کۆ ببنەوە و خاڵە هاوبەشەکانیان بۆ ئەو ئامانجانە سەر یەک بخەن یان هەر ئەوەندە فێری گفتوگۆ بن لەگەڵ یەک و دوور بکەونەوە لە تونند و تیژی دژی یەکتر پێم ناڵم بۆ خراپە. خۆ و کۆمەلگایە هەموو وەک یەک بیر ناکەنەوە.
هەموو وەک یەک بەرژەوەندیان نییە دەبێ فێری ئەوە بین لەگەڵ نەیاری خۆمان چۆن هەڵسو کەوتکەین. زۆر سپاس کە لە کاک سوڵتان بۆ ناردنی ئەم نامەیە. من کەوتمەوە بیری کردەوەیەکی مارکس کە لە نامەیەکدا بۆ ئابراهام لینکۆن سەرۆکۆماری و کاتی ئەمریکا ناردبووی. مارکس لە هەڵبەشانەوەی کۆلایەتی لە ئەمریکا پیرۆزبایی لێ دەکات و پێ دەڵێت هەنگاوێکی مەزن هەڵگیرە لە پێناو ئازادی کاردا. ئایا ئەمڕۆ تەنانەتی یەک حەزبی چەپ دەناسیت کە ئەم مێتۆدەی هەبێت چ لە ئێران و چ لە وڵاتانی تر؟ ئەگەر حەزبێک ئەم هەڵوێستانەی هەبێت تۆمەتبار دەکرێت بە لادان لە ڕێبازی مارکسیزم کەچی مارکسیزمی ڕاستەقینە لەگەڵ هەموو هێزێکی پێشکەوتودا هاوکاری دەکات لە هەر بزوستنەوەیکی پێشکەوتوانەدا بەشداری دەکات هەمیشە بەرژەوەندی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لەبیر ناکات. استراتێژی درێژخایینی شۆڕژگەرانە هەیە. ئەمڕۆ پێویستە بگەڕینەوە بۆ ئەم مێتۆدە ڕاستەقینەیە. بەڵام چەپی مەکتەبی لە دوگماتیگی خۆیدا هەر جۆرە پێشتوانەیەک لە خەباتی خەڵک ڕەت دەکەنەوە. تەنانەت کردەوەی هێمایی و مرۆیش بە پیلان دەزارن. لە ترسی لادان هیچ پەیوەندیەک لەگەڵ کەسان و لایەنەکانی تر کە وەک خۆیان نین ناگرن. بە وتێکی تر خەباتی ڕاستەقینەی خەڵک فیدای پاکی و خاوێن ڕاگررتنی تیۆریەک دەکەن. ئەمە دوورکەوتنەوەیەکی تەواوە لە پراتیکی شۆڕژگەرانەی ڕاستەقینە. بەناوبڕێک ببینین دێنەوە لای درێژە بە کۆدامەکان دەفەرموون. اینجا کردستان است. کابوس فاشیستا. شێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکرد بۆ خەباتی ئازادی ئینسان بانگەوازی شۆڕشێکە ئەی هەموو جیهان ڕێگە خۆشکرد بۆ خەباتی ئازادی ئینسان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان شۆڕشێکە بە پێشەنگی ژنانی نیشتمان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان با مسۆگەر بێ سەربەستی حورمەتی ژیان باو یەک بین پێکاتە و گەلا یەکێتی ترس دەخاتە دڵی دوژمنە بابە یەک بین بابۆ یەک بین پێکاتە و گەلا یەکێتی ترس دەخاتە دڵی دوژمنە خۆ نەویستی بەدی دێنێ ئاوەت و خەوما باڵندەی ئامانجمە نەفڕێنێ بۆ ئاسمان خۆ نەویستی بەدی دێنێ ئاوەت و خەوما باڵندەی ئامانجمە نەفڕێنێ بۆ ئاسمان باڵندەی ئامانجمە نەفڕێنێ بۆ ئاسمان یەکسانی هەموو چین و توێژەکە پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان هاواری یەکسانی هەموو چین و توێژەکە پەیامی ئاشتی گەلان بۆ دایکی نیشتمان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زمان بۆیە گشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆ تەوێردی سەر زمان ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخودا
زۆردارنەی ئینسانەکە بۆ دەبێ چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا ساڵەکەی کۆیلەی زۆردارنەی ئینسانەکە بۆ دەبێ چاوەڕێ مەرگ بین لە هەناسەدا شۆڕژێکی گەورەمێ بخەین بۆمان و نەمان با یەکجاری ئازادی بێت بەداهاتوومان بۆ یەگشتمان یەک دەنگین و پڕ بە گەرومان ژیان ئازادی بۆتە وێردی سەرزەمان ژیان ئازادی بۆتە ڕەمزی بەرخۆدا پرسیار کراوە ئایا مارکسیزم ئایدۆلۆژیە؟ ئەمڕۆ زۆربەی ڕەخنەگرانی مارکسیزم هەروەها چالاکوانانی سیاسی و تەنانەت تا ڕادەیەکی ڕایگشتی مارکسیزم بە ئایدۆلۆژی دەزانن. نیزامی سۆسیالیستی بە ئایدۆلۆژیەک ناو بدەبن و پێیان وایە هۆکار یانی یەکێک لە هۆکارەکانی دیکتاتۆری لەم سیستمانەدا ئایدۆلۆژیک بوونی حکوومەتەکەیە. ڕاستەکە سیستەم و حەزب بە دەسەڵاتدارەکان لە وڵاتانەی کە خۆیان بە سۆسیالیزم ناساند یان ناسێنران ئایدۆلۆژیک بوون، بەڵام ئەمە هیچ پەیوەندێکی بە مارکسیزمەوە نییە. مارکس بۆ خۆی ئایدۆلۆژی بە دژی زانست و جۆرێک لە هۆشیاری درۆین دەزانێت. ئەو پێ وایە ئایدۆلۆژی ڕاستیەکانی کۆمەڵگەی چینایەتی بە پێچەوانە نیشان دەدات. لە ڕوانگەی ئەوەوە ئایدۆلۆژی کۆمەڵێک باوەڕ و بەهایە کە لە بری ئەوەی ڕاستی ڕەنگ بداتەوە بۆ پاساودان و پاراستنی سیستەمی هەنووکەیی کار دەکات. واتە دەقاودەق ئەو کارێکە حیزب بە دەسەڵاتدارەکان لەو سیستمانەدا کە بە سۆسیالیزم ناسێنران بە مارکسیزم کردیان. ئەو حیزبانێکە مارکسیزمیان وەک مەکتەبێکی فکری کە ئینحساری حەقیقەتی لەدەستدایە بەسەر حکوومەت، هۆنەر، ئەدەب، سیستەمی پەروەردە و تەواوی کۆمەڵگا دازاڵ کرد. وڵای تایبەتمەندیەکی ئایدۆلۆژی کە لە دژی مارکسیزمدایە نەگۆڕبوون و دۆگماتیزمەکەیەتی. هەر ئایدۆلۆژیەک وەک ئاین سیستمێکی فکری دروستکراوە کە بیری ڕەخنەگرانە قبول ناکات. لە کاتێکدا جەوهەری مارکسیزم ڕەخنەیە، گۆڕانە، زیندووبوون و سەروبنکردنەوەیە. تەوەرێکە بۆ بنبڕکردنی هەموو دوگما و باوەڕە دوگماتیکەکان. مارکسیزم تێوەریەکی زانستیە وەک هەر تێوەریەکی تر. زیندووە و بەپێی گۆڕانکاریەکانی بارودۆخی بابەتی و کۆمەڵایەتی گەشە دەکات. مارکسیزم زانستی خەباتی چینایەتیە. زانستێکە کە گۆڕانکاریە مێژوویەکان لەسەر بنەمای بوونی چینەکان و ناکۆکی بەرژەوەندیەکانیان شی دەکاتەوە. ئەو پێشکەوتنە مێژوویەی کە مارکسیزم لێکۆڵینەوەی لەسەر دەکات تێوەریەکی زانستیە وەک دارونیزم. ئەوەی دارونیزم لە بواری بایۆلۆژیدا دەیخاتە ڕوو گەشەی فیزیکی ژیان لە گیا و ئاژەڵەوە تا مرۆڤ کە ئەمڕۆ تێوەریەکی زانستیە. مارکسیزمیش ببورن لە بواری کۆمەڵایەتی و گۆڕانکاریە مێژوویەکاندا هەمان تێوەریەکی زانستیە. بەڵام جیاوازیەکە ئەوەیە مارکسیزم تێوەریەکە بۆ کردەوە، تێوەریەکە بۆ گۆڕینی جیهان، نەک تەنها شیکردنەوەی. تێوەریەکە بۆ گۆڕانکاری شۆڕژگێڕانەی دۆخی ئێستا، نەک تەنیا شیکردنەوە و ڕوونکردنەوەی دۆخەکە. بەڵێ جیهان، سیاسەت، زانست، کەلتور، هۆنەر و بابەتەکانی خەباتی چینایەتی بەردەوام لە گۆڕاندایە. بۆیە مارکسیزمیش دەبێت زیندوو بێت و شانبەشانی ڕاستیەکان گەشە بکات. لە کلاسیکە مارکسیستیەکاندا سروشتیە هیچ شتێک نابینن دەربارەی ئەو گۆڕانکاریانەی دوای مارکس ڕوویانداوە، وەک شۆڕشی پیشەسازی چوارەم، کۆمپیۆتەربوونی زۆرێک لە بوارەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری، زیرەکی دەستکرد، پۆست مۆدرنیزم، فرەکەلتوری، گەرمبوونی جیهانی و شتی تر. بەڵام ئەمانە بابەتی سەرەکی خەباتی چینایەتین لە سەردەمی ئێمەدا و دەبێت بخرێنە ژێر ڕەخنە و شیکاری مارکسیستیەوە. لە ئاستێکی دیاریکراوتردا لە ئێران کێشەی حکوومەتی ئاینی، کێشەی ژن و حیجاب، ئاپارتایدی ڕاگەزی، قساس و سزای دژی ئینسانەکان بوونەتە کێشەی گرنگی خەباتی چینایەتی. مارکسیستی سەردەمی ئێمە ناتوانێت تەنها بە گەڕانەوە بۆ کلاسیکەکان و تیۆری ڕابردوومان مامەڵە لەگەڵ ئەم کێشانەدا بکات. بەڵە چاوان ئەم نمونانە کە باسمان لێکردە هەموویان نیشان دەدەن کە مارکسیزم دەبێت وەک هەر دیاردەیەکی تر لەگەڵ گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکاندا بگۆڕێت و پێش بکەوێت. هیچ تئۆریەکی زانستی
وەستا و دووگم نییە. ئەگەر مامەڵەی مەکتەبی لەگەڵ بیرروڕاکانی گالیلە و نیوتۆن بکرایە، ئەمڕۆ تێۆری نسبیەتی ئاینشتاین و مکانیکی کوانتۆم بوونیان نەدەبوو. کەوابوو زانست هەرگیز دووگم نەبووە، بەسراوە نەبووە، زیندوو بووە و گەشەکردن بەشێکە لە بینشی زانستی. مارکسیزمیش دەقاودە قەروایە. لە ڕوانگەی چەپی ئایدۆلۆژیکەوە مارکسیزم سیستەمێکی تێۆری داخرا و نەگۆڕە، کۆمەڵێک هەڵوێستی پێشوەخت دیاریکرا و بەستەڵەکە کە بۆ هەڵوێستگرتن لە هەر بارودۆخێکدا دەبێت پەنای بۆ ببرێت. لەم لێکدانەوە نیمچە ئاینیەدا هەرە نوێکاریەک بەلاداندا دەنرێت و ڕێگە پێدراو نییە، بەڵام نوێکاری لە وەڵامدا بە بارودۆخی ڕۆژ پێویستیەکە بۆ مارکسیزم و هەر تێۆریەکی زیندوو زانستی. پێداچوونەوە بە خۆدا هەڵەولادان نییە، بەڵکو ڕاست و دروستی دەبێت لە پەیوەندی لەگەڵ ڕاستیەکانی خەباتی چینایەتی هەر سەردەمێکدا دەبێت هەڵسەنگێنرێت، نەک لەسەر بنەمای بیر و ڕای ڕابردووان. ئێستا کەس ئەینشتاین سەرزەنش ناکات کە لە جاذبەی نیوتۆندا پێداچوونەوەی کردو. بەڵێ مامەڵای دوگمایی لەگەڵ مارکسیزمدا دوو ئەنجامی جیاوازی لێکەوتوێتەوە تالب. یەکەم بەشێکە لە مارکسیستە مەکتەبیەکان چارەسەر لە پشتگوێخستنی کێشەنوێیەکان دەبینەوە یان دەڵێن پەیوەندیان بە خەباتی چینایەتی و بزوستنەوەی کرێکاریەوە نییە. دووهەم بەشێکی تر کاتێک کێشەی نوێ دەبینن کە لە کلاسیکەکاندا ئاماژەی پێنەکراوە هەموو مارکسیزم وەلادەنن، وەک ئەوەی گۆڕانکاریە نوێیەکان پەیوەندیان بە خەباتی چینایەتیەوە نەبێت و دەبێت وەڵام لە مەکتەبی شیکاگۆ پۆست مۆدرنیزم، لیبرال دیموکراسی و شتی تردا بەدوایدا بگەڕێن. هەردوو ئەم دیدگایانە لێکدانەوەیەکی دوگم و مەکتەبیان بۆ مارکسیزم هەیە. یەکێکیان بۆ پاراستنی مەکتەبەکەی کێشەی نوێیەکان پشتگوێ دەخات، ئەوەی تریان بەهۆی کێشە نوێیەکانەوە مەکتەبەکەی فڕێ دەدات. وەڵامەکە لە گونجاندنی مارکسیزمە لەگەڵ گۆڕانکاریە نوێیەکاندایە، وەک چۆن داروینیزم، مەکانیکی نیوتۆن و هەندسەی ئۆقلیدۆس بەهۆی هاتنی زانستی چینێک و فیزیا و بیرکاری نوێوە ڕەت نەکرانەوە. مارکسیزمیش بە گۆڕانکاریە نوێیەکانی خەباتی چینایەتی نافەوتێت، بەڵکو فراوان دەبێت و پێش دەکەوێت. مارکسیزمیش وەک تیۆری و نەزەریە زانستیەکانی تر زیندووە، پرسیار دەکات، ڕەخنە دەگرێ و پێداچوونەوە دەکات و سەرنجام گەشە دەکات و بەرەو پێش دەڕوات.
بەڵێ بینەرانی خۆشەویست لەم بەشەی بەرنامەکەماندا نامەیەکمان هەیە لێوەی بینەری خۆشەویستەوە. بینەرێکمان بە ناوی کاگ ئەحمەد لە نامەیەکدا لەسەر قسەکانی خامنەی بە بۆنەی داگیرکردنی باڵوێزخانەی ئەمریکا لە تاران لە ڕێکەوتی 13 ئابانی ساڵی 58 هەتاوی نووسیویەتی و دەڵێت خامنەی بە بۆنەی 13 خەزەڵوەرەوە ڕۆژی داگیرکردنی باڵوێزخانەی ئەمریکا لە بەردەم خەڵکدا دەرکەوت تا بڵێت داگیرکردنی باڵوێزخانەی ئەمریکا وەک بەشێک لە خاکی سێمین دەوڵەتێک کە کۆماری ئیسلامی 2 هەفتە پاش ڕوخانی ڕژیمی پێشوو بە فەرمیناسی کردەوەیەکی دروست و شۆڕژگێڕانە بووە. هەروەها وتی کێشەی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەمریکا بنەڕەتیە و چارەسەر ناکرێت و وتیشی هەر کاتێک ئەمریکا دەست لە هاوڕێتی لەگەڵ ڕژیمی سایۆنیستی واتە ڕژیمی ئیسرائیل هەڵ بگرێت و هەموو بنەماکانی هەموو بنکەکانی لە ناوچەکە کۆبکاتەوە ئەو کاتە دەتوانرێت کێشەکان لە داهاتوویەکی دوورتر بخرێنە بەرباس. ئەو بۆم قسانە نیشانیدا کە چاوگوێی خۆی لە بەرامبەر ڕاستیەکانی وڵات و جیهان داخستووە و هێشتاش لە ڕابردوودا دەژیت. ئەو بە بەردەوام بوون لەسەر ئەم ڕێگەیە ئێران بەرەو وێرانی زیاتر دەبات. کاگ ئەحمەد لە بەشێکی تری نامەکەدا نووسیویەتی دەستوری بنەڕەتی ڕژیم دەڵێت ڕێبەر دەبێت خاوەنی ئەمانە بێت. شایستەی زانستی پێویست بۆ فتوادان لە بوارە جیاوازەکانی فەقێدا. دادپەروەری و تەقوای پێویست بۆ ڕێبەرایەتی. تێڕوانینی دروستی سیاسی و کۆمەڵایەتی، بیرمەندی، ئازایەتی بە ڕێبەرایەتی و توانایی پێویست ئەمانە بێت. هەمان ڕۆژ کە ئەو لە کاتی دانیشتن لەسەر کورسی ڕێبەرایەتیدا گوتبووی دەبێت بۆ حاڵی گەل خوێن بگرێت کاتێک ناوی کەسێکی وها وەک ڕێبەر دێتە گۆڕێ. ئەو بەم قسانە دانی بە نەبوونی شایستەی فتوادان دانا. ئەمڕۆ هیچ کام لە مەرجەکانی تریشی نییە. نە دادپەروەرە، نە تەخوای هەیە، نە تێڕوانینی سیاسی کۆمەڵایەتی، نە بیرمەندی، نە ئازایەتی، نە بەڕێوەبەرایەتی و نە توانایی پێویست بۆ ڕابەرایەتی. بە بڕوای من ئەو دەبێت بەهۆی داڕوخانی ئەقڵ و نەتوانین لە تێگەیشتنی کێشەکان دووکانەکەی دابخات و زیاتر لەمە یاری بە شارەنووسی ئێران و 90 ملیۆنێرانی نەکات. ئەگەرنا بێگومان خەڵکی وەڕەز و ناڕازی لە ئێران ئەو کارە دەکەن. جەنگی 12 ڕۆژە بە تەواوەتی بە بڕیاردانی ڕژیم تێگەیاند کە جەنگی نیشتمانی درۆیەکە و خەڵکی ئێران لە هیچ بارودۆخێکدا بۆ بەرگری لە حکوومەتێک هەڵناسن کە بووەتە هۆکاری سەرەکی تاڵی و بێمافی لە ژیانیاندا.
لەم بەشە لە بەرنامەکەماندا نامەیەکی کاک حامد ئەنساری پێشکەش بە بینەرانمان بکەین کە بە بۆنەی گیانبەختکردنی دایکی ئازیزی عەزیزە خانم ڕەحیمی بۆمانی ناردووە. بەشێک لەم نامەیە بۆ ڕێزلێنان لە یاد و بیرەوەریەکانی ئەم دایکە دڵسۆز و میهرەبانە پێشکەش بە بینەران بکەین. کاک حامد نووسیویەتی ئەم دووشەممە 27 ئۆکتۆبر دایکی ئازیزم کۆچی دوایی کرد. تەمەنی 86 ساڵ بوو. تەمەنی وەک زۆربەی دایکانی خۆشەویست بێمەرج و بێسنوور بوو خۆشەویستەکەی بۆ منداڵان و نەوەکانی. تەمەنی 28 ساڵ بوو کە ببووە دایکی 5 منداڵ، 3 کوڕ و 2 کچ. باوکم بۆ ماوەی چەند ساڵەیە کارەکەی گوازرا بووە بۆ بەندەر ماحشەر. وەزایکم و 3 دانە لە منداڵەکانی لەگەڵ خۆی برد بۆ ئەوەی من و خۆشکە گەورەکەم ناچار بووین لە سنە بمێنینەوە، چونکە بیرکاریمانە خوێند و لەوەیە کە شارێکی بچووکتر بوو ئەمە نەدەکرا. دایکم ئەم دەرفەتەی بە غەنیمەت زانی و بۆ پێیەکە لەو شارە نامۆیە کەس نێئەناسی پێگیرانە چەند پۆلێکی خوێند و فێری نووسین و خوێندنەوە بوو و ببوو بە کتێب خوێن. تا ئەم 1-2 ساڵەی ئاخریش بەردەوام بوو لە خوێندنەوەی کتێبی داستانی. هێشتا تەمەنی نەبوو بە 40 شۆڕشی 1979 ڕوویدا. هەرچەندە هاوسۆزی ئەو شۆڕشە بوو، بەڵام ڕاستەوخۆ لە ناڕزایەتیەکانی ئەم سەردەمە بەشداری نەکرد.
دواتر کاتێک کەمتر لە 40 ڕۆژ لە شۆڕشی 1970 تێنەپەڕی بوو کە ئیسلامیە وەحشیەکان لە تاران هێرشیان هاور بۆ کوردستان و بە تایبەتی شاری سنە و گۆماوی خوێنیان بەرپا کرد. لەو کاتەدا لە ناڕزایەتی دەربڕینەکان دژی کۆماری ئیسلامی بەشداری ڕاستەوخۆ و بەرچاوی بوو. بە لە سێدارەدانی مزەفەر ڕەحیمی کوڕی خاڵی لە فڕۆکەخانەی سنە لەلایەن خەڵخاڵی جەلادەوە ئیرادەی ئەو بۆ دژایەتیکردنی ڕژیمی کۆماری ئیسلامی بەهێزتر بوو. دایکم و منداڵەکانی لە شەڕی 24 ڕۆژەی سنە بەشدار بوون. دواتر شەڕی 24 ڕۆژەی سنە دوو لە کوڕەکانی واتە من و گیان بەختکرد و ماجد بووین بە پێشمەرگە و شارمان بەجێهێشت. 2 ساڵ بەسەر شەڕی 24 ڕۆژەی سنە تێپەڕی بوو کە کوڕەچکۆلەکەشی کە تەمەنی لەژێر 18 ساڵ بوو بەهۆی شالاکی سیاسیەوە دەستگیر کرا و گوازرایە بۆ زیندانێک لە تەورێس. ئێستا لە 5 منداڵ تەنها 2 کچیان لە ماڵەوە مابوو. لە مانگی خرمانانی ساڵی 1362 هەتاوی ماجد برام لە شاری سنە لە شەڕێکی نابەرابەردا دوای چەندین کاتژمێر ئێوارە ڕۆژێک تا بەیانی ڕۆژی دوایی سەرڕای ئەوەی کە بریندار بوو خۆی بە زیندوی نەدا بەدەستەوە و گیانی لەدەستا. هەمان ڕۆژ پێش ئەوەی دایک و باوکم ئاگادار بن کە ماجدیان کوژراوە پاسدارەکان هەڵیان کوتایە سەر ماڵەکەیان و ئەو 2 کچەشیان کە لە ماڵەوە مابوونەوە دەست بەسەر کرد و لەگەڵ خۆیان بردیان. ئێستا ئیتر لە 5 منداڵ هیچ منداڵیان لە ماڵەوە نەمابوو. یەکێکیان کوشت بوو، یەکێکیان پێشمەرگە بوو، یەکێکیان لە زیندانی تەورێز و 2 کەسەکەی تریش لە زیندانی سنە بوون. دایکم بەرگەی هەموو ئەمانەی گرت. هێشتا لە شەک و بێباوەڕیدا بوو بۆ لە دەستانی ماجد کە لە زیندانەوە بۆ زیندانێکی تر ئەچوو منداڵەکانی دڵنەوای ئەداوە. جگە لە ئەمەش چەندین شەو ڕۆژ بە دێهاتەکانی کوردستاندا بۆ ئەوەی شوێنی من لە گوندێکی و گۆشێکی کوردستان بدۆزێتەوە سەردانم کات بە گشت کێوەکاندا ئەگەڕا. ئەو کاتە من لە ناوچەی سەردەشت بووم. 2 ساڵی بەم شێوەیە بەسەر برد تا کەمێک بارودۆخەکە هێمنتر بووبووە و کشەکانی ئازادکران. ئێستا تەمەنی 46 ساڵ بوو. نۆرەی ئەو بوو ببێتە دایکینەوەکانی. لە پاییزی ساڵی 1985 کە کەش و هەوا سارد بوو دایکم گەیشت بووە ئوردوگای پێشمەرگەی کۆمەڵە لە باشووری کوردستان تاکوونەوەی 3 مانگەکەی بە سواریە سپێک بە سنوورە شاخاویەکاندا بباتەوە بۆ ئەو دیوی سنوور لە شاری سنە تا لە سەرما و نائەمنی ڕزگار بن. بۆ ماوەی 5 ساڵ نەوەکەی لە ژێر چاودێری ئەو پەڕی خۆشەویستیدا پەروەردە کرد. لە ماوەی ئەو 5 ساڵشدا دەیان خەتەری بەگیانە سند بۆ ئەوەی کە کچە ساواکەمان بهێنێت بۆ ناوچەیەک داگیرکرا و کە ژێر چاوەدێری دوژمن بوو بۆ ئەوەی بێت و ئێمە چاومان پێ بکەوێت. یەکێکی تر لە نەوەکانی لە ناو شار دوێنێ نووسیوێتی هەرگیز هەستم بە هەمان هەستی ئاسایش و ئارامی لە ماڵی باوکم نەکرد وەک ئەوەی لە ماڵی داپیرمدا هەستم پێی دەکرد. دایگیان تا ئەو ڕۆژەی زیندوم قەدردانی زەحمەتەکان و ئەو خۆشەویستیە بێمەرج و شەرتانەتم. ماڵاوە دایگیان فرا بە ئاوات بووم جارێکی تر لە سنە و لە ماڵە ڕازاوەکەی خۆتا بتوینم. بەڵێ ئێمەش لە ڕێگەیم بەرنامەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی کاک حامد و هەموو ئەندامانی بنەماڵە و خزم و دۆستانی دایکی مهرەبان و دڵسۆزی عەزیزە خانم دەکەین و لە خەمی لە دەستانی ئەم دایکە قارەمانە خۆمان بە بەشدار دەزانین. یادی عەزیزی بەرز و پیرۆز بێ. بەداخەوە ئاگادار بووین کە یەحیا خەلیقی دۆستی کۆمەڵە و برای 2 هاوڕێی گیانبەختکردووی ڕیزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێران بۆ یەکجاری بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە ماڵەوەی لە ژیان کرد. کاک یەحیا ساڵی 1335 هێتاوی لە شاری سەقز لەدایک بوو. لەگەڵ دەستپێکی شۆڕشی گەلان لە ساڵی 1357 هێتاوی لە ناڕەزایەتیەکانی دژ بە ڕژیمی شاب بەشداری کرد. کاک یەحیا وێڕای بنەماڵەی لەگەڵ کۆمەڵە پەیوەندیان گرت. ساڵی 1360 هەتاوی کاک ناسری برای لە ناو شاری سەقزدا گیانی بەخت کرد. کاک یەحیا پەیوەندی لەگەڵ کۆمەڵە نەپچڕاند و لە جەریانی هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەرهێزە سیاسیەکان یارمەتی چەند کەس لە هاوڕێیانی چەپی بۆ بردن بۆ ناوچە ئازادکراوەکاندا. ناوبراو پەیوەندی لەگەڵ
کۆمەڵە هەر ڕاگرت و کۆماری ئیسلامی لە گوشار بۆ سەر بنەماڵەی ئەیویست بەردەوام بوو. بەم بۆنەوە ساڵی 1363 بۆ ماوەی 2 ساڵ زیندانی کرا، بەڵام دەوڵەت نەیتوانی ورەی بەرزی بشکێنێت. لە زیندان پەیوەندیەکی زۆر نزیکی لەگەڵ هاوبەندەکانی بوو و بەداخەوە ساڵی 1365 هەتاوی هاوڕێ نادری خەلێقی برای دووهەمی کاک یەحیا لە شاری کانی درێژنی گیانی بەخت کرد. لە دەستانی دوو برای کاک یەحیا نەیتوانی پەیوەندی و هیوا بە ئامانجەکانی کۆمەڵە لە وجودیدا بشکێنێ و قایمتر لە جاران لە تەبلیغات دژ بە ڕژیم هەوڵ و کۆشیەدا. بەداخەوە کاک یەحیا بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە ڕۆژی دەی خەزەڵوەری 1404 هەتاوی بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ڕێوڕەسمی خاکسپاری کاک یەحیا بە بەشداری جەماوەرێکی گەورە لە خزم و کەس و دۆستان و هەروەها کەسەبەی بازاڕیەکان و مامۆستایان و کارمەندانی ئیدارەکان، شەبەکەی بێداشت و دەرمان و چین و توێژە جۆر بە جۆرەکانی شاری سەقز لە ئارامستانی ئایچی بەڕێوەچوو. ئەمەش بم بۆنەوە لەم بەرنامە و وێڕای سەرخۆشی لە بنەماڵی سەربەرزی کاک یەحیا خۆمان بە هاوخەمیان نەزانین، هیوای سەبوریان بۆ دەکەین. بەداخەوە ئاگادار کراین ڕۆژی پێنجشەممە یەکی خەزەڵوەر دایە فاتمە خورشیدی، دایکی هاوڕێ هوشەنگ مۆقبەلی لە تەمەنی 90 ساڵەییدا بەهۆی بەساڵاتچووی ماڵاوایی لە ژیان کرد و تەرمەکەی شەوی چوارشەممە بۆ سەر پێنجشەممە لە نێو بنەماڵە و خزم و کەس و دۆستان و ئاپۆڕای لە خەڵکی شاری سەقز لە گۆڕستان یاچی ئەسپەردەی خاکرا و بۆ هەمیشە ئازیزەکانی بەجێهێشت. دایە فاتمە دایکی هاوڕێ هوشەنگ مقبەلی بوو. هاوڕێ هوشەنگ مقبەلی بەداخەوە ساڵی 1364 هەتاوی لە شەڕێکی نەخوازیاری ناوخۆیی لە ئاوایی مێرگە نەخشینەی سەر بە ناوچەی گەورکی سەقز بریندار دەبێت و پاشان بۆ عیلاج و ساڕێژی برینەکەی بە شێوەیەکی نهێنی ڕاپێچی نەخۆشخانەی تەورێز دەکرێت کە 100 مەخابن لە ئاوایی قازلیان سەر بە ناوچەی بۆکان راپۆرتیان لەسەر دەکەن و پاشگە مارۆدانیان تووشی شەڕێکی نابەرابەر دەبن و لە ئاکامدا کاک و شەنگ و دوو هاوڕێی دیکەی قارەمانانە گیانی ئازیزیان بەختەکە. ئەمە لە ڕێگەیەم بەرنامەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە و خزم و دۆستانی دایە فاتمە دەکەین و یادیان بەرز و پیرۆز ڕادەگرین. وەڵە بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەنامەم هەفتەیەشمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و سپاس بۆ نامە جوانەکانتان کە بۆتان نردوین. بەڵێ عزیزان و خۆشەویستان زۆر سپاس بۆیە کە تاکو ئێستا بینەرمان بوون. بۆ هەرچێ زیاترە ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆ چوونی خۆتان بۆمان باس بکەن. ماڵەوە.